بەڕێزانم کاتتان باش خۆشحاڵم لە بەشی دومی بەرنامەی شەمەنگدا کە قسە و باسکردنە لەبارەی پرۆسەی ڕاپەڕین و ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بوارەدا لە کایە ڕۆشنبیری و کەلتوریەکەیدا بە میوانداری هەرێک لە بەڕێزان شوان کەریم کابان ئاکۆ غەریب زاهیر سدیق بوار نورەدین کارێکەکان لەو بوارەدا ڕۆڵ و جێدەستیان دیارە بە خۆشحاڵیەوە لە بەشی دووەما کە درێژە بە ئەم بابەتە و گفتوگوۆیە دەدەین کە قسە و باسە لەبارەی ڕاپەڕینەوە کاک شوان زۆر خۆشحاڵ بوومەوە کە لە بەشی دۆمیشدا لەگەڵمە بیت کاک شوان ئامادەکاریەکانی ڕاپەڕین لە ڕوە ڕاگەاندنەکەەوە پێم بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان کە تۆ ئاگداری لە چیوە دەستی پێکرد چۆن کرا زۆر سپاس من لەوێەوە ڕاستیەک هەیە بیڵێم دوو جاری کەش گوتومە سرودەکەی هەمومان جۆمان لێ بۆ دەمێ ڕاپەڕینە دەمێ ڕاپەڕین هەتاکێ بە سستی و بە پەستی بژ و هەشتا و دوو بوو ئیزگە جارێک ئەو سرودەی لێدا لە دوای وتارێکی سیاسی ئەو کاتە تەلەفۆنی عسکەری هەبوو لە شۆڕشا کە دەستی بەسەرای گیرا بوو لە چالاکیەکانی پێشمەرگا پاتری بوو بە هەندل ئیشیە کرد بە سیم لە بینی دام و دەستگاکانی ئەو کاتەی شۆڕشا لە نێوزەنگ و زەڵێ 5-6 دانەیەکە بوو سکرتاریەتی جەنابی مامزەلال هەی بوو ئیعلام هەی بوو مەکتەب عسکەری هەی بوو مەقەڕی کاگنووشیروان بارەگای با بڵێن ناوەندی کۆمەڵە ئەوانە 5-6 جیهاز لەو شوێنانە هەبوو ببینمە جەنابی مامزەلال بە تەلەفۆن لەگەڵ ئیعلام قسەی کرد ئەو کاتە وتی ئەو سرودە لێمێن ئەو سرودە لێمەدەن تا خۆم لە فرسەتێکا پێتان ئەڵێم بۆ بۆ خۆمان کە من بیستم بەڕاستی بۆ خۆم پێم سیر بوو یعنی بوو بە پرسیار لە لای من دواتر ئەو بۆیە لە 83 جەنابی مامزەلال هاتە بەرگەڵوو بۆ لامان ماوەیەک مایەوە خۆی جوابی ئەو پرسیارەی دایەوە جاریشکە تاکیدی کردەوە لە کۆبوونەوەکاوتی تکام وایە سرودی دەمی ڕاپەڕین لە ئیزگەوە با نەڕوات ئەوە کاتی خۆی هەیە وتی با خەڵق لای ببێ بە پەڕلە ئەوەی جاران پێمانەوەت پەڕلە لای بێ بە پەرلەیە بە شتێک بۆ کاتی خۆی کە پێویستمان پێی بوو ئەو سرودەی بەکەی ئەدەن بەگوێ ینی لە مێژ بوو جەنابی مامزەلال و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و شۆڕش بڕوای وا بوو کە فرسەتێک دێتە پێشەوە بە هاوکاری جەماوەر شۆڕش و جەماوەر شۆڕش و با بڵێن هەموو لایەنەکان فرسەتێک بخڵقێ پێکەوە بتوانن ڕاپەڕین بکەنەوە ئەوەی کە پێویست بێ بەرامبەر ڕژێمێکی خوێنڕێژی وەکو ڕژێمی باس شۆڕش بیکات لێوە دەست پێەکەم کە دوای ئەنفال هەر پێشترش باسم کردوتم ئیعلام دوو بەش بوو بەڕاستی چاپخانە و ئیزگە ئەو کاتەش هەروە بوو کە بەشێکی لەسەر سنوور بووە بەشێکی چوو بۆ ناو شاری سەقز کە عێراق ئەو هەموو سەرکێشەی کرد بە تایبەتی گرتنی کوێت ساڵی مانگی هەشتی ساڵی 90 هەموو ئاماژەکان بۆ ئەوە چونکە عێراق هەروە بە ئاسانی لی دەرناچێەوە سەدام حوسێن ئەم جارە ئەو سەرکێشەی کردو و سەرکێشەکانی کەی بۆ ناچێتە سەر و کۆمەلگای نێودەوڵەتی تێگەشتون کە ئەم ڕژێمە چ ڕژێمێکەوە ئەوەی جاران بۆیانە پۆشی ئێستا ناتوانن بۆی پۆشن و هەموو ئەو هەموو ناحەقی و زوڵم و زۆرەی کە دەرحەقگەلی کوردوە دگەلانی عێراقیش کردی لە ماوەی تەمەنی حکومیە لەو ساڵانی پێشوە هەمووی با بڵێن کەوتە سەر ئاوی عنی ڕاگەیاندن و میدیای ئەوروپا و ئەمریکا باسی تاوانەکانی سەدامیانە کرد هەڵەبجیان هێنا بۆ کایە مەسلەی چەکی چیمیاوی چەکی کۆمەڵکوش هەموو ئەمانە کۆ بۆەوە ئاماژەکان ئەوە بوو کە ڕژێمی بەعەس تووشی ڕوبەڕووبەنەوەیکی گەورە بێ لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی و بە تایبەتی هاوپەیمانی کە دروست بوو بە سەرۆکایەتی ئەمریکا دوای گرتنی کرد ئەمە ئەوەی لە یەکێتی نیشتیمانی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی دروست کرد کە فرسەتێکە هاتۆتە پێشەوە و ئەبێ ئەو فرسەتە سوودی لێ ببیندرێت و دنیاش فرسەتە بەڕاستی و بەو شێوەش کە بیر پێشتریش بیری لێکراوەتەوە بەرنامەیە دابڕێژرێ لە کاتی لێدانی ڕژێمە شۆڕشیش جوڵەیەک بکات کە دواتر ناونرا ڕاپەڕین و پلانی ڕاپەڕین لەوێەوە داڕژراوە ئەو پلانە بەلایەنەکانی بەرەی کوردستانیش گوترا بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان و دوای با بڵێن قسەکردنی ورد لەسەری و
هەڵسەنگاندنی هەموو لایەنەکان بە ترسیشەوە لەوەی کە ڕژەم لەوانەیە ڕەتفعلێکی ترسناک و خراپی هەبێ بەرامبەر بە خەڵق و بە شۆڕشیش بڕیارەوە دراکە هەموو لایەنەکان ئەوەی ئەو کاتە لە گۆڕەپانی شۆڕشا بوون بەشدار بن. یەکێتی بەڵێ ڕاگەیاندن وە لە ناویشیا هونەر ئەم دوانە ئامادەکارێکی چۆن بۆ کرا زۆر مەبەسمە ئەو کاتە بەڕاستی بەشێکی زۆری هونەرمەندان بەشێکی زۆری هونەرمەندان مابوونەوە لە ناو ناوچەکانی شۆڕشە و ناوچانی یاخو با بڵین کە بەدەست شۆڕشەوە مابوو دوای ئەنفال. من ناتوانم بڵێم هونەرمەندان لەو کاتە چکە هونەرمەندەکان بەڕاستی هەمووی لە دام و دەستگا حیزبیەکان لە ناو ڕاگەیاند نابوون، ینی ئەرچی تریان پێسپێدا بوو بەجگە لە ئەرکەکەی با بڵێن ئەرکە سەرچەکان لە شوێنێک با بڵێن پێشمەرگە بووە بەڵام بۆ خۆی شێوەکار بووە، پێشمەرگە بووە گۆرانی بێژ بووە، پێشمەرگە بووە مۆسیقی بووە بۆ نمونە، یا لە دەستگایکی لە دەستگا ڕاگەاندنا کاری کردووە پەیکەرتاژوە، ینی لە بەتایبەتی هونەرمەندان کارێکی تایبەتیان پێسپێردرابێ وەکو کاری هونەری بۆ وەختی ڕاپەڕین وانە بوو، بەڵام پێش ڕاپەڕین یەکێتی هونەرمەندانی کوردستان کۆمیتەی شاخ لە سەقز فستیڤالێکی زۆر گەورەی کرد لەو کاتێک کە خەڵق بێ ئومێد بوو کە خەڵق پێی بوو شۆڕش لە دوای ئەنفالەوە تووشی شکستێکی گەورە بۆ تازە ناتوانێت هەستێتەوە و ڕۆحی بەرەنگاری لە ناو خەڵق لە ناو جەماوەلا جاریشکە ببژێنێتەوە. هونەرمەندان پیان وانە بوو، هونەرمەندان پیان وابوو نەخێر گیانی بەرگری هەمیشە زیندووە و میلەتی کورد میلەتێکە لە هەموو شکستێک و لە هەموو نسکۆیەک ئەتوانێت باشتر هەستێتەوە و ئامادەتر ئەم جارە دەچێتەوە مەیدان و فستیڤاڵی نەورۆز و هەڵەبجە لەو یعنی بەو ڕۆحیەتەوە کرا. بۆش ناونرا نەورۆز و هەڵەبجەش نەورۆز جژنێکی نەتەوەی و مێژینەی کوردە گەرچی نەتەوەکانی تریش بەشدارن تایدا لە ناوچەکەیە هەمیشە ڕەمزی نوێبوونەوە و سەر لە نوێژیانەوەیە. هەڵەبجەش کارەساتێکی گەورەی نەتەوەکەمان بوو، ئەم دوانە بەیەکەوە لێک درا بۆی بوترێ ڕاستە هەڵەبجە هەیە بەڵام نەورۆزیش هەیە، ڕاستە کارەسات و لە ناوچوون و قوربانیدان هەیە بەڵام ژیانەوە و هەستانەوە ئەوەش هەیە. پێش ڕاپەڕین ینی بە تقریبن بە ساڵێک ئەو فستیڤالە کرا ئەوە کە بەشدارێکی گەورەی هونەرمەندانی کە لە شاخ بوون بەوانەی کە ئەندام یەکێتی هونەرمەندانیش بوونەوانی لە دەروی یەکێتی هونەرمەندانیش کاری تەنیایانە کرد و فستیڤالەکە مۆسیقا بوو و تەشکیل بوو و شانۆژ بوو، یعنی فستیڤالێکی زۆر گەورە بووە، دەنگانەوەیکی گەورەشی هەبووە پێم وابێ لەسەر ئاسی میدیای ئێران و دەوروبەریش ڕنگدانەوەی هەبوو. بەشێکی زۆری بورە ئەو هونەرمەندانە لە ڕاگەاندن کاریانە کرد و لە دام و دەستگا حیزبەکانیش کاریانە کرد و ئەوانە بەشدار بوون لە ئامادەکاریەکان بۆ بە شێوەیەک لە شێوەکان بۆ ڕاپەڕێن کە بە تایبەتی دێمەوە سەر ڕاگەاندن و کاتە چاپخانە و ئیزگە بوو بڕیار درا سەرکردایەتێکێتی بڕیاریدا هەموو توانەکان بۆ کاری ئیزگە بخرێتە گەڕ لەوانەی کە لە ئیشیانە کرد لە شەرارە و لە بڵاوکراوی شەرارە کە ماگانەیەکی بە زمانی عەربی دەرەچووە ڕێبازی نوێ کە بە زمانی کوردی دەرەچووە برادرانی چاپخانە کە ئیشی تەکنیکیانە کرد بڕیاردرا هەموو توانای ئەو بەڕێزانش بچنە توانای هەواڵانی ئیزگەی دەنگی گەلی کوردستان و بە هەمومان تقریبا ئەو کاتە 20 بۆ 30 کەسێکە بوو هەموو توانەکان تەرخام کرێ بۆ ئیزگە و ئیزگە با بڵێن حەیوێتێکی تری پێ بدرێت چکە پرۆسی ڕاپەڕین پێویستی بەوە بوو کە بەردەوام تۆ هەموو خەبەر و دەنگ و باسەکانی ڕاپەڕین و بارودۆخی شار و شارۆچکەکان و بارودۆخی عێراقوانە ڕۆژانە بە گوێی خەڵقا بدەیت بۆی ئامادەکاری بکەیت. ئامادەکاری دیار و بەرچاو ئەوە بوو بە دەرەجە یەکەم دەرەجی بە پلەی دووەمەوە بوو کە کۆمەڵێک بانگەواز وە کۆمەڵێک بەیاننامە و کۆمەڵێک بروسکە و جفرە و ڕێنمایی کە ژمارەی زۆر بوو سپێردرا بە ئیزگە ڕۆژانە بڵاوی بکاتەوە هەچ بە زمانی عەربی وە چ بە زمانی کوردی بە تایبەتی زمانی کوردی. لەناو ئەوەشا بەرەی کوردستانی بە 2 مانگ بەر لە ڕاپەڕین ئەگەر بە هەڵانە چوو بم لێبوردنی گشتی دەرکرد بۆ ئەو چەکدارانەی کە لەگەڵ ڕژێمە هاوکار بوون و ئەو خەڵخانەی لەگەڵ ڕژێمە هاوکار بوون و پیان گوترا کە ئێوە لە ملەتەکەمان بەتەمای شۆڕش بەتەمای پرۆسەیەکی وایە و ئێوە لەبەردەم ئەرچێکی گەورەی مێژویان لەوەی کە
لایەنی جەماوەر و خەڵقی خۆتان هەڵبژێرن یا لایەنی ڕژێم هەڵبژێرن و باشترەوەیە کە بێنە پاڵ خەڵق و شۆڕش و جەماوەر یا هەر هیچ نەبێ بێلایەن بن و چەکەکانتان دانن لە ماڵەوە دانیشن لە کاتێکا کە ڕوبەڕوونەوە ڕوبەڕووبوونەوە پەیدا بێ لە بینی شۆڕش و جەماوەر لەلایەک و ڕژەم لەلایەک ئێوە ئەگەر هەر هیچیشتان پێ نەکرێت بێلایەن بن باشە و ئێوە پارێزراون و لێبوردنتان بۆ دەرکراوە بڵاو کرایەوە لە هەموو ڕاگەیان بە ئێمە ئەوەی کە بن باسیەکەم ئیزگەی دەنگی گەلی کوردستان بە تایبەتی لەوانەشە ئیزگەی حیزبولایەنەکانی کە چکە پێما بێ بە هەڵانە چوو بم دوو ئیزگەی تر هەبوو کاتە بە تاکید ئیشیە کرد دەنگی کوردستان کەی پارتی بوو لەگەڵ بەرادرانی سۆسیالیستیش ئیزگەیشیان هەبوو حزبی سوسیالیستی دیموکراتی کوردستان دواترکە بوو بۆ ئیشیانە کرد بەڵام ئێمە من باس توانم باسی ئیزگە بکەم بە تایبەتی ئیزگەی دەنگی گەلی کوردستان کە من بۆ خۆم لەوێ لە بەشی عەربی کارمە کرد و بێژەر بووم هەموو ئەوانەی کە باسم کرد لە ئیزگە ڕۆژانە چەندین جار بڵاوە بوو ئەمە 2 مانگ پێش ڕاپەڕین بەلایانی کەمەوە و هەموو بانگەوازی تیا بوو بە زمانی عەربی بۆ سوپای ڕژێم کە لەم سنووری کوردستان بڵاو بوو بڵاوی پێکرا بووە مەقەڕاتی بەقەڕی فرقەی لێبوو مەقەڕ فەوجەکانی لێبوو و جۆشان لە هەمووی گرنگترەوەیە کە گویان لە ئیزگەی ئێمە گەچکە ئێمە فیدباکەکەمان وەرەگرتەوە دواتر باسییان کرد دواتر کە ئەوانەی کەوتنە دەسێزی پێشمەرگە و خەڵق باسیێویانە کرد کە بەڵێ ئێمە لە ئیزگەی دەنگی گەلی کوردستانەوە مازانی کە شتێک بەڕێوەیە خۆمان ئامادە کرد بۆ هەر وەختێ پێشمەرگە و خەڵق بێنە سەرمان خۆمان تەسلیم کەین و تەقە نەکەین لە هێزی پێشمەرگە و لە خەڵق و لە ڕێخستنەکان و ئەوانە کۆمەڵێک جفرە هەبوو کە بە شەو درەنگ بە تایبەتی بڵاوەکرایەوە بۆ ڕێخستنەکانی ناوشار بۆ سوپای ڕزگاری کوردستان سرک کە شانەی چەکگار بوون ناو شار و شارشکەکانە دروستکرا بۆ هەندێک کەسایەتی کە ڕۆڵی پێست پێدرا بوو بۆ ڕاپەڕین ڕێنمایی هەبوو بۆ خەڵق لە ڕێ ئیزگەوە بڵاوەکرایەوە کە خەڵق لە کاتی ڕاپەڕینا چی بکات چۆن هاوکاری پێشمەرگە بێت چۆن هاوکاری ڕێخستن بێت چۆن خۆی ڕێکخا لەگەڵ ئەو گروپانەیە و چۆن ئەو دام و دەستگایانە پارێزەکە لە بنەڕەتە هی خەڵکن هی ڕژێم نین بە دەر لە دەستگای ئەمنی و داپلۆسێنەرەکان و لە شوعبە و لە ئەو شوێنانەی کە ڕژێم بەکارێنان بۆ ترس و تۆقاندن و کشت و کوشتاریێن ئەوانە هەمووی بەڕاستی پێش ڕاپەڕین ڕۆژانە بڵاوە کرایەوە و ئێمە لە یەکەم تاقیکردنەوەمان لەسەر پەخشی ڕاستەوخۆ کرد چکە هەواڵانی سەرکردایەتی و داڕژەرانی پلانی ڕاپەڕین پیان وە بوو لە کاتی ڕاپەڕینا دەبێت پەخش ڕاستەوخۆ بێ بۆی گەرما و گەرم و تازە بە تازە هەموو هەواڵەکان هەموو ڕووداوەکان هی هەموو ناوچەکان بگەێنرێ بە خەڵق بۆی خەڵق ئاگادار بێت کە چی دەگوزارەوە چی ڕوێدا و بۆ ئەوەی کە پرۆسەکە بە باشیش بچێ بەڕێوە و ماندووبوونی تیانە بێ و وەستانی تیانە بێ دوو ستافی ئیزگە دروستکراوە دوو ئامێری ئیزگە دیاندا شەکە لەکوێ بوو کارکشوان دوو ئێمە بۆیە وتم بەویستم باسیەوە بکەم دوو ئامێری ئیزگە جاکرایەوە دوو ئامێری پەخش 75 متری شەپۆلی 75 متری هەردوو شەپۆلی کورتە و شەپۆلی 41 متری هەردووشی ستافی بۆ دانرا لە نووسەر لە بێژەر لە تەکنیکار لە هاوکار یعنی دوو گروپ دروست کرا گروپێکیان کە تیپی کە 41 مترەکە بوو لەگەڵ بەرەحمەت بێ کاکنۆشوران مستەفا هاتنە زەڵێ و لەوێ بارەگایان دانا پێش ڕاپەڕی گروپی تر 75 مترەکە بوو لە سەقز بوو لە گەڕێکی بلوار بوو لە بینایەکە بوون ئێمە ئەوە گروپی 75 مترەکە بوو و هەردووشی ئەرشی بۆ داری کرابوو و هەردووشی پێی وترا بوو لەکەیەوە بۆکەی پەخشەکەی و لەکەیەوە 41 مترەکە تا 4 پەخشیە کرد ئێمە لە دوای چوارەوە لە 5 بێ بۆ 4 پەخشەکەمان داجستان کاوانیانوت خوا حافیز ئێمە هەمانوت مەرحەبا باوا بڵین و ئێمە دەیعنی پچڕاندنی تیان نەبوو وەک لە دەستپێکردنی ڕاپەڕین لە بەیانیەوە پەخشە بوو جاریوا بوو تا دەی شەو یعنی لە 1970 بەیانیەوە پەخش دەستی پێ کرد دەی شەو تەواو بوو کە ئیتر خەڵق ئارامە بۆەوە پێشمەرگە ئارامە بۆەوە بینەکان یەکلا بۆەوە لە شوێنێکە ئاوەستا بۆی لە ڕۆژ بۆ یا شەو درەنگ دەست پێ بکاتەوە لە شەوی 19 لەسەر 20 و ڕزگارکردنی کەرکک ئیزگە 24 ساعتی ڕێک ئیشی کرد ئیزگە 24 ساعتی بەردەوام بەیاننامە و بروسکە و هەواڵی پێشمەرگە چەند پێشڕەوی کردو و گەشتە چۆ لە کوێ شەڕە و لە کوێدا لە ناو کەرکک بەڕاستی شەڕێکی گەورە بوو لە 3-4 قۆڵیشەوە بوو ئەو شەوە گیزگە 24 ساعتیشی کرد و ئەوە دەرکەوتکەوە بیرکردنەوەیکی زۆر زیرەکانە و وریایانە بۆ کە ئیزگە بەڕاستی دوو ستاف بێ و دوو هەرچەند هەردوو ئیزگەکە بوو بن بە لە یەک شوێن بووین هاتبووینە ناو شاری سلێمانی لە گردی عەلی ناجی بووین لەو خانووی کە ئێستا ماڵی
ڕحمەتی سەرکردە کاک جەبار فەرمانی تایە هەردوو زەکە لەوێ هەردوو ستافەکە لەوێ بووین وە بەیەکەوە ئیشمارە کرد بەڵام بەنوەرە دوو جیازەکەمان بە ئیشە خست بۆەوەی هیلاک نەبێەوە ماندوو نەبێت چکە جیازی زۆر پێشکەوتوانە نەبوون وەکەوەی سەردەمە ئێستا هەیە ساڵێکیشیش بکات کێشەی نەبێ بەسەرێکەوە و ئەوە ڕۆڵێکی زۆر گەورەی بینی لەوەی کە بەردەوامەیەک بدا بە گەاندنی هەواڵ و زانیاری و ئاگاداری و کە زۆر جار بە پێشمەرگە لە ڕێ ئاگادارەکانی ئێمەوە مەسەلەن ئەوترا لە فلان میحوەرەوە بچن بۆ فلان میحوەر لە فلان شوێن بوەستن تا فلان کە زەگاتە لاتان هەموو ئەوانە و ڕۆڵێکی گەورە بینەوە ئیزگە بە حقیقەتەیە خەڵق لەوانەیە بیری نەبێ دوای ڕەوەکەش ئیزگە دەورێکی زۆر گەورەی بینی لە کۆکردنەوەی ئەو خانەوادە و خەڵقەی کە لە یەک دابڕابوون جاریشکە کوێیان کاتەوە لە شوێنێک کە مەسەن دایک و باوکەکە دابڕابوون لە کوڕ و کچەکانیان خوشک و برا لە یەک دابڕابوون ژن و مێرد لە یەک دابڕابوون خێزان لە یەک دابڕابوون لەوە شایزگە پەخشی دەست پێ کردەوە بۆ ئەوەی جگە لەوە سەر لە نوێ گەیاندنی بیر و ڕای شۆڕژ لە دوای ڕەوەوە چی بکرێ باشە لەوە شات ڕۆڵێکی گەوری بینی لەوەی کە خێزانەکانی جاری چکە بە یەک گەیاندنەوە کە بەشێک بوو پێمانەوت ون بۆکان دەست خۆش کاکشوان کاکۆ پێم خۆشە باسی ئەوە بکەیت کە ڕاپەڕین وەکو کردەیەک ئەمە کردەیەکی چەند پاڵپشتێکی سیاسی باشی هەبووە دوجار خەڵکێکی مەدەنیش بەشداری کردواتە بۆتە کردێکی کۆمەڵایەتی سیاسی پێم خۆشە باسی پێکاتەی ڕاپەڕین بکەین ڕاپەڕین ئەوانێک کە ڕاپەڕین کێ بوون بەڕاستی شتێک هەیە ئێستا لێرە و لەوێ یانی یەکێک لە کێشە گەورەکانمان ئەوەیە مێژوو وەکو خۆی ناگەڕێتەوە ئەو مێژووی دەما و دەما خەریکە بێ بە چیرۆک بۆیە من پێم وایە زۆر دڵنیاشم لە قسەکەی خۆم کە ڕاپەڕین پرۆسەیەکی ڕێکخراو بوو ئامادەکاری زۆری بۆ کرا بوو تەنانەت دروشمەکانیشی بۆ ئامادەکرا بوو هێزێک ئامادەکرا بوو کە لە ناو شارەکانە بتوانێت ڕۆڵ ببینێ بەڵام بیرمان نەچێ کە ئێمە ئەڵێین جەماوەر ئەو کاتە جەماوەر بەدەر نەبوو لە شۆڕش جەماوەر هێزێکی گەورە بوو بۆ پاڵپشتی شۆڕش و هەموو ئاگاداری ئەوە بوون کە شتێکی تازە ئەگوزەرێ بۆیە ئەو ڕاپەڕین ئەڵێم پرۆژەیەکی ڕێکخراو بوو ئەم پرۆژە ڕێکخراوە یەکێتی بەڕاستی دەوری سەرەکی تیابینی هەر لە قۆناغی یەکەمەوە و لە خۆ ئامادەکردنیەوە بۆ ئەو پرۆسەیە لە هەمان کاتە خەڵک کە بەشدار بوو خەڵک بەشێک بوون لە شۆڕش یعنی بەدەر نەبوون لە شۆڕش ڕاستە ئەوەی کە لە پێشمەرگە بوو لە دەرەوە با هەروە بڵێم عیب نییە ئێمە دەست بخەینە سەر برینەکانی خۆمان ڕۆژگارێک کە پێشمەرگە هەبوو 10,000 پێشمەرگەمان نزیک بە 10,000 پێشمەرگەمان هەبوو بەڵام زیاتر لە 450,000 جاش و خۆفرۆشمان هەبوو بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمە نەئەکردە ئەوەی کە ئەمانە نوێنەرایەتی کۆی ئەو میلەتە بکەن بەڵکو کۆی میلەتەکە لەگەڵ شۆڕشا بوو و ئەوانە ڕاستە و خۆ پەیوەندیان بە شۆڕشەوە هەبوو و پەیوەندیان بۆ بەرنمەیەوە هەبوو و طبعاً ئەو میلەتە پێک هاتبوو لە پێکهاتەکەی وابوو کە بەش هەر یەکەی سەر بە لایەنێک بێ لەو لایەنانەی کە شۆڕشیان نەکردو لە شاخ بوون بۆیە شۆڕش و پێشمەرگە و خەڵک ئەمانە سیانەیەکی دانەبراو بوون لە یەکتری بۆیە خەڵک کە ئەڕژێتە سەرجادە و شۆڕژ ئەکا ئەزانێ ڕاپەڕین ئەکا ئەزانێ ئەو شۆڕشەی کە بەرپا بووە پشت و پەنایەتی لەگەڵیایەتی یعنی ڕاپەڕین بەم شێوەیە کراوە و بەم شێوەیەش خەڵک بەشداری کردووە و هاتوۆتە سەرجادا چونکە خۆی ڕاپەڕین ناوەکەی وایە یعنی کە پێویستە بەشی هەرە زۆری بە بەشداری خەڵکی مەدەنی بکرێ نەک پێشمەرگە بەهێزێکی چەکدار بێتە ناو شارەکان و شەڕ بکات و بە شەڕ شارەکان بگرێ ئەگەر ئەمە پشگیری
پشتیوانی جەماوەرەکەی لەگەڵا نەبێ و خەڵکی کوردستانی لەگەڵا نەبووایە بەڕاستی بە هیچ شێوەیەک سەرکەوتنی بەدەست ناهێت. بەڵێ کاک ئاکۆ بۆ نمونە لە کاتێکە ئەم پرۆسەیە کە خەڵک پاڵپشتێکی باشی شۆڕش بووە پێگەیشتن وەکوەوەی کە وەکو بیرەوەری خۆت بە ئەم پرسیارە بکەم پێگەیشتنی ئەم دوانە لە ناو شارە بۆ ڕوبەڕووبوونەوە چۆن بووە کۆنتاکتێکە بۆ پەیوەندیەکە بۆ ڕێکەوتن هەبووە چۆن یەکێت نیشتمانی کوردستان ئەم بابەتێ ڕێخست بۆ ناو شار ئەزانی چی وەکو کاکشوان پێشتر باسی کرد ئەو ئامادەکاریانەی کە بۆ ڕاپەڕین کرابوو ئەو بارودۆخە سیاسیی کە لە عێراقا دروست بوو و ڕژێمی بەعس پەلاماری کۆیتیدا ئەوە بەڕاستی وای کرد کە ئامادەکاریەکان خێراتر بکرێ و ئەو هێزە چەکدارانەی کە بە ناوی سرکەوە لە ناو شارە دروستکرابوون ئەکتیفتر بکرێن و بیرمان نەچێ یەکێتی هەر لەو سەردەمەیە ژمارەیەکی باشی لە پێشمەرگەکانی خۆی ناردەوە ناوشار کە بێنەوە ناوشار بە ناوی تەسلیم بوونەوە و دەست بکەن بە کارەکانی خۆیان و نامەیەکی زۆر نووسرا بۆ بەشێک لەو سەرۆک جاشانە کە بێنە پاڵ شۆڕش و ئەوەی کە لە بەرەی کوردستانی ئەو بەیانەی کە دەرچوو عەفوی عامی دەرکرد بۆ هەموو ئەو سەرۆک جاش و ئەو جاشانە ئەمانەوە پێمان ئەڵێ کە ئامادەکاری کراوە و ڕاپەڕینێکی خۆڕسکانە نەبووە و جەماوەر لەبەر ئەوەی بە بەردەوام ئاگای لە شۆڕش بووە بە بەردەوام پەیوەندیەکی تۆکمە هەبووە لە بینی خەڵک و شۆڕشە ئەمە وای کردووە کە تۆ ڕاپەڕین بە تەنیا پرۆسەیەکی سەرپێیی نەبێ بەڵکو بە بەرنامە کرابێ و ئەگەر ئەو بەرنمەیە کۆی گشتی خەڵکی نەگرت بێتەوە جەماوەرەکەی نەگرت بێتەوە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان جەماوەر کەوتنە ژێر ئەو کاریگەرێتی کە ڕاپەڕین ئەکرێ و پشت و پەنایەکیان هەیە کە ئەویش پێشمەرگە بووە بە کۆی گشتی با بڵێن هەموو لایەنەکان بەڵام بەڕاستی یەکێتی دەوری سەرەکی تابینی بۆیە ئەمە ئەبێ بڵێن کە پەیوەندێ بەهێزەکەی شۆڕش و خەڵک وای کرد کە ڕاپەڕین لە کوردستانە جێی خۆی بگرێت و سەرکەوتن بە دەست بهێنێ دەست خۆش کاک ئاکۆ کاک زایر وەکو دوایین قسەی کاک ئاکۆ ڕاپەڕین جێی خۆی گرت لە ڕاپەڕینەوە هونەر چ ڕۆڵێک و چی پەیامێک دەست پێکات تا ئێستا ئەگەر بەڕێستان لە شاخەوە لەگەڵ شۆڕشی نوێ تا ئێستا بەردەوامن پەیامی هوەری لێیاچی بەسەریەت ئەگەر بە ویژدانەوە بڵێن ئاماژە بۆ ئەو ساتەوەختە بکەین ئازادی هوەر و ئەدەب لە شارەکانە لە سایی باسا دوای ڕاپەڕین ئەو ئازادیە بەرپا بۆ ئازادیە دروست بوو بیرمان نەچێت سەردەمی بەعس هەموو شتێک فلتەرەکرا هیچ شتێک ئەوە نەبوو بەبێ سانسۆر و ئەوە تێ بە نمونە لە بوارەکەی خۆماگەر باسکەم حتا پەیکەرێکرا لە بەردەکی سەرا بۆ پیرەمێرد دیواریان هەڵچنی بۆی نەبیندرێ کاوەی ئاسنگەر کرا 45 ڕۆژ بە پێوە بۆ ڕوخێنرا بۆ لەبەرەوەی هەمیشە بەعس ئەوە بۆ سەرجەم بوارەکانەوە بە تایبەت بۆ بواری پەیکەر لە تەسیدکردنی ڕۆحی کەسایەتیەکانی کورد ترساوە بۆکو پاڵەوان بێنەوە یاوەکو ڕۆشنبیر بێنەوە لەبەرەوە پەیکەرێکە بوو لە شتە زۆر قەتەقە کراوەکان بەڵام لە دوای ڕاپەڕین ئازادیەکی ڕەها ئازادیەکی گەورە بۆ سەرجەم بوارەکان ڕەخسا کە بە ویژدانەوە حەقاماژەی بۆ بکەن و ڕەنگە جیلێکە بێ ئێسا ئەوە ڕەتکاتەوە مەسەلا یاخود پێی بۆ نەبایە ئەو ڕاستێ نەزانێ بەڵام حەقە ئەبشتانە بە گەروی بیرچوونەوە ڕۆنەچێ حەقە باز کرێت تۆمار کرێ ئەرشیف کرێ ئەو حەقیقەتە ئەتوانم بڵێم لە دوای ڕاپەڕینیش پەیامی هوەر تا چەند ساڵە دوای ئەوەش پەیامێکی شۆڕژێڕانەیە بوو چکە کاریگەری ئەو ئازادی شاخ لەو زەمان و زەمینات چ بۆ سەر جەموارەکان کاریگەریەکان هەرە بوو بەڵام دوای هەنگاونان بۆ دروستبوونی حکوومەت و پەرلەمان و ئەوە هەنگاو بەرەو مەدەنیەت پەیامی هوەر پەیامی ئەدەب پەیامی شتەکانی کە بەگشتی لە ڕووی ژیانەوە گۆڕانی بەسەریە هوەریش بێبەش نەبووەوە ئێمە بە نیسبەت خۆمەوە گەر باسێ بکەم ئەتوانم بڵێم ئاراستە و بیرکردنەوە و ڕوئای خۆشم هێواش قۆناغ گۆڕانی بەسەرا چووکەوەی کە باوەڕی بە گۆڕانکاری هەبێ بێ هەمیشە خۆی ئەبدەیتکە اینجا هوەر خۆی بەگشتی چەندین پەیامی جیای هەیە چەندین مەدرسە بۆیە دروست بووە لەبەرەوەی هیچ فکرێگا خۆت هیچ بیرکردنەوەیە هیچ بیردۆزێت ئەلتەرناتیڤ نێ بۆی کە چەندەها بیر و بوو ئەفکاری فکری فەلسەفی هەیە لە ژیانە لەبەرەوە پەیامە هوەریەکەش
ئاڕاستە جیاجیەکانی خۆی وەرەگرێ بەڵام بەگشتی کار بۆ جوانی و بۆ گۆڕان و بۆ پێشکەوتنەکە هوەر و ئەدەب لە ژیانە لەبەرەوە ئەتوانم بڵێم ڕاپەڕین کە دروستە بێ بە دوای خوا دنیای گۆڕانکاری یێنێتە پێشێ بەڵام ئەگەر بە شێوەیەکی ڕەخنەگرانش ئاماژە بۆ شتەکانکەم من ئەتوانم هەموو کاتیژت و من نەگەیشتۆتە و ئاستەی کە ئێمە خۆمان بۆ ئامادە کردووە وە چەندین بڵێن ڕەخنە هەیە چەندین بۆشایی گەورە هەیە پڕ نەکراوەتەوە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی جاری کەس باسم کردووە ئێمە دوور لە سیاست و ئایدۆلۆژیا هەموو وڵاتانی دنیا بە شتێک ماونەتەوە هوەری بەڕێوەبردن بە ئیدارەیەکی بەهێز بە عقلێکی بەهێز بە تیمێکی بەهێز مەسەلا وڵاتێک ئاڕاستەیەکی بەهێز وەرەگرێت لە گۆڕانکاریەکانە هوەری بەڕێوەبردن لە وڵاتی ئێمە بەگشتی و لە کوردستانە بەبێ جیاوازی مەسەلا لاوازە و هەستەکەی زۆر کایە هەیە هەتا ئێستا وەکو پێویست کاری لەسەر نەکراوە لە سیاقی قسەکانی کاگاکۆی هەر جاری کەس باسم کرد مەسەلە باز لە مۆنەمێنتەکە مۆنەمێن چییە بۆچی گرنگە بۆچی پێویستە کاڵێ لەوانێت تا بگەیت تا لەبجە پێویستە بەوە بێ سێ چوار بۆنەمێنتە بێ بیبینی دیارە مۆنەمێنتانە هەمیشە کاریگەری ئەبدەیتکردنی ڕووداوەکانە بۆ ئەکات دوای ئەوە جیل دوای جیل تێئگا قۆناغە مێژوویەکانی تۆ چۆن هاتۆ چۆن تێپەڕیەوە بۆنەمێنتی یادەوەریت پێویستە بۆنەمێنتی هەڵەبجە پێویستە بۆنەمێنتی ئەنفالە پێویستە بۆنەمێنتی پێشبەرگەت پێویستە ئەنواع ناو هەیە کە تۆ ئەتوانی ئەمانە کۆمەڵە کاری تیابکەی لە زاویە جیاجیەکانەوە ئەم شتانە هەم ئەرشیفەکەی هەم تۆمارەکەی و ئەمە بەشێکی جیانەکراوی پامی هوەرە بەگشتی و ئەتوانین بۆ ئەم قساتە وەختە من بە قەنەعەتۆڵێم ئیتر لەوە دەرچێ مەسەلا تۆ بیر لە پرۆژە گەورە باڵاکانەکەیتەوە و پێویستە بەوەشە ئەو پرۆژە گەورە و بەرزانەی کە پێویستە کاری لەسەرکرێ چۆنەڵی بودجەی باشی بۆ تەرخانکرێ کە بەداخەوە ئەم تێگەیشتن ئەم فەهمە لەوە زۆر غیابی هەیە حتا ئێستا فامی ئەوە نییە تۆ گەر پەیکەرێ بکەی بە مەتریالێ بیکەین بۆ هەزاران ساڵ مێنێتەوە بیر لەواکەنەوە پارەیەکی کەم بۆ زەمانێکی کەم بمێنێتەوە و بەڕاستی زۆر جاری داوا لە هونەرمەند دەکرێت کاری باش بە مەتریالی باش کە بەڵام هونەرمەند لەکوێ بە بەرزی جیرفانێکی بەتاڵ بتوانێت کۆمەڵ هەنگاوی گەورە بە مەتریالی باش بنێ لەبەرەوە کێشە و کەم و کورتیە و لەوانەیە مەساحێن بەرنامەی ئەوە نەبێ ئەمە هەمووی ئاماژەکانمان بەس بۆ ئەوە بێ بەڵام بە کورتی و بە گشتی بەڕاستی ئەو پەیامە گەورەی کە هوەر ئەمڕۆ هەنگاوی لەسەرەنێ بەردی بناغی هەنگاوەکان هەمووی ئەگەڕێتەوە لە ڕۆ ئازادیەکەەوە بۆ ئازادی خەڵکی کوردستان کە وەرسەرخانی گەورەی لە دوای ڕاپەڕینەوە بەخۆی بینی دەستخۆش کاکزێت کاک بوار بەڕێستان ئامادەکاری بیبلیۆگرافیای ڕاپەڕێنن جگە لە کتێبی ئەستێرەی سوور ئەمە یەکێکی دیکەیە لە کارەکانە پێم خۆشە ئەوە بزانم ئەو سەرچاوانەی ئەو بابەتانی کە تۆ بینیوتن پشت و پێبەستون بۆ بیبلیۆگرافیای ڕاپەڕین چین و بۆچی ڕاپەڕین بیبلیۆگرافیای هەبێت خۆی بیبلیۆگرافیا سەرچاوی سەرچاوەکانە ینی تۆ ئەگەر بتەوێت لێ کۆڵینەوە لەبارەی ڕاپەڕین بکەی ئەگەر ئەمە بکەمەوە پرسیارە پێشەوەی وەڵام بیتەوە پێت وایە خەڵکانێکی بە دوای سەرچاوە گەڕێن بۆ ڕاپەڕین بۆیە تۆ ئەم کارە کردووە گومان بێگومان ئێمە ئەگەر هەر زۆر دوور نەڕۆین زانکۆکانی کوردستان ساڵانە خوێندکارەکانیان کە بڵین بڕوانامی بەکەلۆرس بەدەستێنن یان ماسەر و دکتۆرای خوێنن ئێستا ینی بارودۆخەکە بە جۆرێکە زۆربەی زۆری توێژینەوەکانە لەسەر کۆمەلگەی کوردی و ڕووداوەکانی کۆمەلگردی مێژوو ئەدەب و کەلتوری کووردە لەبەرەوە ڕووداویشی شەکە لەو ببورن ڕاپەڕین چیشەکە لەو ڕووداوانەی کە یعنی زۆرترین قسەی لەسەرکرێ زۆرترین گۆڕانکاری هێناوەتە ناو کۆمەلگەی کوردیەوە لەبەرەوە زۆر گرنگە جگەلەوەش هەموو ڕووداوەکانی تر هەموو پێشهاتەکانی تر پێویستە بیبلیۆگرافیان بۆ بکرێ وەکو باسم یان ویستم باسی کەم بیبلیۆگرافیا سەرچاوی سەرچاوەکانە تۆ کە ئەتەوێ بێیت لێکۆڵینەوە لەبارەی ڕاپەڕین بکەی ئەبێ بچی کتێبخانەی کوردی بگەڕیت زانی چەند کتێب لەبارەی ڕاپەڕینەوە کراوە ئەمەش ئەرکەکەت گران و قورسەکە بەڵام ئەگەر بیبلیۆگرافیایە کرابێت لەبارەی ڕاپەڕینەوە ئەو کاتە ئەرکەکەت بەشێکی زۆری ئەرکەکەت سوکترە بێت ڕاستیەکەی منەوەی کە کردومە وەکو پاشکۆی ڕۆژنامەی کوردستانی نوێ لە ساڵی 2014 بڵاو بووە پاشکۆیکی هێژلاپەڕی سەربەخۆ بە دوو بەش یەکەمی ئەو کتێبانن کە بە سەربەخۆ لەسەر ڕاپەڕین نووسراون بەشی دووەمیش پێڕستی ڕاپەڕینە لە کتێبخانەی کوردیدا من تەنها لام لە کتێبی کوردی کردوتەوە ئەویش بە پێی ئەو
بوارەی کە من خۆم لە ماوەی ئەم 20 ساڵەدا زۆرتر لە سەکتێبی کوردی ئیشم کردووە و بیبلۆگرافیام کردووە بە تایبەت و پرۆژەی کورد و کوردستانەکەی کە 12 بەرگە من لە ناو ئەم 12 بەرگەیە بیبلۆگرافیان بۆ ڕاپەڕین کرد. بڵێ هەست ناکەیت پرۆسەیەکی ئاوا گەورەوەکو هاوڕێیانە ئاماژەیان پێکرد ئەو سەرچاوانە و ئەو نووسراوانە لەبارەی ڕاپەڕینەوە وەکو تۆمارێکی لە زارێکیەوە بۆ نووسرا و کەما وەکو ئاکەوتی دەما و دەمەکان خەریکە نەبن بە چیرۆک ئەو ڕووداوانە بێگومان کەم نییە بە بۆچوونی تۆ وەکو لێکۆڵەرێک بێگومان کەمە ئەمە جگەلەوەی من بیبلۆگرافیا نەک من ینی بیبلۆگرافیان نەکراوە بۆ ڕنگدانەوەی ڕاپەڕین لە کتێبخانەی عەرەبیدا یان لە کتێبی عەرەبی شکەمە بە کتێبی عەرەبی شتمان هەیە لەسەر ڕاپەڕین یان لە گۆڤار و ڕۆژنامەکاندا ئەمەش نەکراوە من تەنها لە کتێبی کوردیدا کردومە تا ساڵی 2010 بێگومان پێویستە جگەلەوە بێت ئێمە بزانین چ لایەنێکی بڵێن ڕاپەڕین فرامۆش کراوە لێکۆڵینەوە لەو لایەنانەوە بکرێ ئەرچیف بکرێ ئەمانە بەڕاستی بابەتی وردنیان یەکرێت بە ئەوەی بەلای تۆوە گرنگ بۆ بەری کەوتوی لە ئەو سەرچاوانەکە لە بیبلۆگرافیەکە بەکارهێناوە چ شتێک جێگای سەرنج بووە کە پێویستە ئیشی زیاتری لەسەر بکرێت من پێم باشە ینی ئێستش کات بەسەر نەشوە ئێستش کارکتەرەکانی ڕاپەڕین بۆ نمونە ئێستا هەر لێرە کاکشوان بۆ خۆی کادرێکی ڕادیۆی دەنجی گەلی کوردستان بوو کاک ئاکۆ لە بواری هوەر و ڕاگەیاندن کاک زاهری دەیان کادر و دەیان خەڵکی ترمان هەبووە کە ڕۆڵیان هەبووە لە ڕاپەڕینا ئیتر ئەم ڕۆڵە ئەکەوێتەوە سەر ئەوەی کە تا چەند ڕۆڵیان هەبوو ئەمە پرسیاری دووەمە بەڕاستی پێویستە ئەمان ینی ڕەنگە هەندێکیان بیرۆری خۆیانیان نووسیبێتەوە بەڵام ئەوە ڕەنگە بە پەنجەی دەست بژمێردرێت پێویستە ناوەندێک ڕێکخراوێک کۆمیتەیەک دەستەیەک دابمەزێنرێ بۆ ئەرشیفکردنی ڕاپەڕین بۆ نمونە بزانی یەکەم فیشە کێتەقانی لە شاری سلێمانی ئێستا هەندێک لە ڕووداوەکان پرسیاری لەسرە هەندێک لە ڕووداوەکان ڕاوبۆچوونی جیاوازی لەسرە نازانم تا چەند ئاگداری ئەم چێ یەکەم شەیدە چێ یەکەم تەقی کردووە چێ یەکەم کەس بوو هەڵیکتە بەڵێ ئەکرێت بەسەلەن تیمێکی ئەکادیمی تیمێکی زۆر باشی بۆ دەستنیشان بکرێ لێکۆڵینەوەی وردی لە بارەوکەن هەم لەسەر و کتێبانی کە لەبارەی ڕاپەڕینەوە نووسراوە و هەم لەگەڵ ئەو کەسانش کە ڕۆڵیان هەبووە لە ڕاپەڕینە ینی ئەمە شتێک نییە هێشتا کات بەسەر نەچۆ بەڵام ئەگەر لەمە زۆرتر دوای خەین بەڕاستی کات بەسەرەچێت ئەستەکە بەستەوەیە کەم کەسانی کە ئێستا وەکو شاید حاڵن لە پرۆسەکە ئەگەر لەگەڵ هیوای تەمەندرێژی بۆ هەموو لایەک بەڵام ئەوە ڕێگایەکە ومەی پیاڕات بەڵام کە نەمێن ئەوانشمان لە دەستەچێت وایە بێگومان وایە هەر کەسێک ڕۆژانە ئەو کەسانی کە ئەمرندیان زانیاری لەگەڵ خۆیانە بەنە ژێرگڵەوە هەمومان ینی ئەمە سروشتێکی ژیانە لەبەرەوە ئێمە بێ دەست پێش خەریب بکەین بە پێش ئەو ڕووداوە بکەوین کە ئەوانەی کە بە تایبەتی ینی کەشتی زانیاری گرنگیان لە نزیک بوون لە ڕووداوەکانەوە ئاگاداری بڕیارەکان بوون تا دوایی ئەمانە یان ڕاستە ئێستا زۆر بەرنامی تەلەڤیزیۆنی کراوەکو بەرنمەکەی جەنابەت زۆر چاپێکوتنی ڕادیۆیی کراوە چاپێکوتنی ڕۆژنامانی کراوە بەڵام لەلایەک ناوەندێکمان نییە چۆن ئێستا ئێمە لێرە لە ئەم لە سوورەکە دانیشتوین مۆزەخانەی نیشتیمانی ئەم لە سوورەکە دانیشتوین ئێستا ئێمە چمکێک لە پاشماوەکانی بەعز لە سیاسەتەکانی بەعز لێرە ئەبینین مناڵێک کێت پرسیار لە باشێکە ئەڵێ ئەمە چییە؟ ئەڵێ ئەم دەبابێت چییە؟ ئەم دۆشکەیە چییە؟ ئەم تۆپە چییە؟ ئێمەش پێویستمان پێێتی بە هەمان شێوە بۆ ڕاپەڕین هەموو شتەکان ئەرشیف بکەین زانیاریەکان کەرەسەکان بەڵگەنامەکان کتێبەکان تا دوایی دەستخۆش کاک بوار کاکشوان تەنها 4 دقەمەوە پێم خۆشە بە کورتی وەڵامی و پرسیارم بیتەوە دوای ڕاپەڕین یەکێتی نیشتمانی کوردستان چ ڕۆڵێکی بەخشی بە ڕاگەاندنی کوردی وڵام من یەک تەوزیح حەدەم یەک ڕوونکردنەوە پێشەوەی جوابی و پرسیارە بەم و بە خێرایی بە کوردی بەداخەوە بارودۆخی سیاسی لە دوای ڕاپەڕین لە کوردستانە حاڵەتێکی هێنایە کایەوە کە بەشێک لە ڕاستیەکان پشار درێتەوە نەوترێ یا بەلیان ڕێدا ببرێ دەنا بەشێکی زۆر نامە بە دۆکۆمنت هەیە بە دەست و خەتی کەسە ئەسڵیەکان چگەلەوەی کە فۆتۆکۆپیش کراوە ئەوە لای کۆمەڵێک خەڵق هەیە کە بۆ ئامادەکاری ڕاپەڕین نێردراوە بۆ ڕێخستنەکان بۆ خەڵقی ئەوانە پێویستە شانی خەڵق بدرێ ئەرشیف بکرێ بە نامیلکە بە جاییشی لەسەر نەوترێ بۆ خۆی نامەکان ینی خۆیان قساکەن نامەکە کە بەسەن بۆ جەناب نێردراوەڵێ پرۆسەیەکی وا بەدەستەوەیە تکایەت
دەتوانێت چییە هاوکاری فلان بکە کە دێ بۆلات بۆ نمونە بۆ ڕێخستن کراوە ئێوە وا بکەن بۆ سرک کراوە ئێوە بکەن مەسەەن نامە بۆ خەڵکی با بڵێن ناسراوی عشاعری و ناسراوی کۆمەڵایەتی نێردراوە کە لە کاتی ڕاپەڕینا ئەرچی ئێوە چیە بێگەر بتوان دوای ڕاپەڕین ئەمانە بوترێت لەسەری بوترێ بڵاو کرێتەوە بەڵام بەداخەوە بەشێکی زۆری لای خەڵخانێکی زۆر بەڕێزیشن بەڵامی تر بادۆخی سیاسی وای کردو کە ئەوە نەخرێتە بەردەست ڕاگەاندنەکان نەخرێتە بەردەستەوانی کە لەو بوارە لێکۆڵینەوەکەن لەو بوارانە با بڵێن بە دوواداچوونەکەن بەداخەوە کە ئەوە ینی بەش ژووی میلەتە علاقی بەوە نیە هیەکێتی یا بە لای شوانەیە هی وەڵامەوە مێژووی میلەتێکە ڕاستە بەشی با بڵێن پشکە زۆرەکەی ڕاپەڕین بەرێکێتەکەی بەڵام ئەوە حەقیە میلەتەیە کە بزانێ ئەم پرۆسەیە چۆن بووە مەسلەی ڕاگەاندن لە دوای ڕاپەڕین یەکێتی نیشتمانی کوردستان گرنگجەیەکی زۆر گەورەی پێداوە هەنگاوێکی زۆر گەورەی نا بەقەدەر ڕاپەڕینەکە گەورە بووە گرنگیش بوو بۆ دواتر ئەویش ئەوە بوو کە دوو کەناڵی میدیایی تازەی لە کوردستانەوە دامەزرانوە بوو بە هەنگاوی یەکەم بۆ میدیای دوای ڕاپەڕین لە هەموو کوردستانەوە و هەموو لایەنەکان و هەموو خەڵکی تر با بڵێن ئەوانیش بە هەمان ئاراستە هەنگاویان نا من ناڵم چایان لێ کرد ئەویش یەکەم دەرکردنی یەکەم ڕۆژنامەی کوردی ڕۆژانە دوای کوردستانی ئازاد و یەکەم تەلەڤیزیۆنی کوردی ئازاد لە دوای ڕاپەڕین کە ڕۆژنامەی کوردستانی نوێ بوو و تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بوو و دواتر کە بەرفراوانتر بوو و ژمارەیەکی زۆر نووسەر و خەڵکی شارەزا لەو دوو کەناڵایشان کرد و دواتریش بوو بە با بڵێن قوتابخانەیەک بۆ دەرچواندنی ژمارەیەکی زۆر ڕۆژنامەنووس و کەسی پسپۆر لەو بوارەش و بەشێکی زۆریشان دواتر لە پەیمانگای ڕۆژنامەنووسی و ئەکادیمیاکانەوەی کە ئێستا شکر لە کوردستانە لە زانکۆکانە هەیە لەوێ بخوێن و دەرچن دەستخۆش کاکشوان کاگاکۆ تۆ بەرپرسی جێگەیەکی کە ناونیشانەکەی بۆەوەی لە یادمان نەچێت بە کورتی پێم بڵێ بۆ ئەوەی ئەم بابەتانەمان لە یاد نەچێتەوە چی بکەین بەڵام کەمتر لە دقەیە کاتە هەیە سواستەکە بۆ ئەوەی ئەم هەموو کارە سات و مێژوەمان لە یاد نەچێ بەڕاستی پێویستە ئیتر واز لە ئەو محاسەسە حیزبیە بێنین هەم لە ناو حکومەت و واز لەوە بێنین کە حیزبەکان شەرعیەتێکی سەوریان بۆ خۆیان دەستەبەر کرد و لە ڕێگای ئەو شەرعیەتە سەوریەوە زۆر کاریان کرد کە بەڕاستی جێگای نەگرت و ژیانی حیزبی بڵاو بۆ وەکو درمێک لە ناو خەڵکە میلەتەکەی ئێمەی تەوزیع کرد بەسەر کۆمەڵێک لایەنی سیاسی و پارتی سیاسیە بۆیە ئێمە ئێستا پێویستیمان بەوەیە کە دانیشین جارێکی کە بیری نەتەوەیی لە وڵاتی خۆمانە دەستەبەر بکەین و حکوومەت بە بیرێکی نەتەوەیانە کار بکات. دەست خۆش کاکە زایر دوای قسەی بەڕێزێ لەبارەی ڕاپەڕین و بەرنامەکە و هونەرەوە ئەکەر بەڵام من تەنها شتێکە ئاماژەی بۆ بکەم تەمەناکەم لە ئایندە بەڕێوبەران یاخود لایەنە پەیوەندیدارەکان و لەسەر ئاسی باڵا ئەوەی کە ئەرچی بەرپرسیارەتی لە ئەستوایە بتوانن مەسەلا ئەو پرۆژە هونەریانە ئیتر دەست پێ بکرێ کە بۆعد و مەدای مستەقبەلی دووری هەیە و ئەکرێ خوێندنەوەی قوڵ و گەوران لەسەر بکرێ ئیتر کاتی ئەوەیە هیچ کاتێ بۆ دەست پێکردنیش درەنگ نییە و ئێمە ئەگەر هەلێک ڕەخسا بێ بۆ ڕاپەڕین هەلی دوای ئەوە بێ خۆمان بێ ڕەخسێنین بۆی ئەو پرۆژە مەزنانە لەدایک بێ دروست بێ. دەست خۆش کاک زایر کاک بوار دوای قسەی بەڕێزە من هەر درێژە بەوە دەمگە هیوادارم چۆن ئێستا مۆزەخانی نیشتیمانی ئەم نەسوورەکە هەیە هەر شوێنێکی وەکو ئێرەیە هەر لە ناو مۆزەخانی نیشتیمانی ئەم نەسوورەکە ناوەندێک بکرێتەوە بۆ کۆکردنەوە و دۆکۆمنتکردنی ڕاپەڕین کە یەکێکە لە ڕوودا و وەرچەرخانە گرنگەکانی مێژووی. زۆر سپاس سپاس بۆ ئامادەبوونتان زۆر خۆشحاڵ بم ببرن کاتمان گرتن بەڵام پێویستە نەوەی داهاتوش گوێ لە قسەی بەڕێستان بگرێت چونکە ئێوە شاید حاڵی چەند بوارێکی دیاری و لە هەمان کاتا جێدەستان دیارە لەم بابەتە دڵنیام بۆ داهاتوو ئەم گفتوگوۆی ئێمە پێویستە بێ ئومێد دەکەین بتوانین هەرێک لە ئاستی خۆمانەوە درێژە بەو بابەتانە بدەین کە
لە پێش خۆمانەوە بۆمان جێ هەڵداوە وەکو کاکاک و وەکو بەڕێستان وتان وا نەکەین کە ئێمە لە بەرچاوی ئەو کەسانەی بخەین کە بیریان نییە یاخود نیان بینیوەتەوە. دووبارە زۆر زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونتان بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا بەم شێوە گەشتمە کۆتایی ئەم بەرنمەیە تا بەرنامەی داهاتوو بە کامەرانتان سپێرم خواتان لەگەڵ.